من ناوی سیانیم هادی محمود رشید ناسرا بە هادی سیامێوەی پیشەم هەنگەوانیە زیاتر لە 15 ساڵە خەریکی هەنگەوانیم. سپاس بەخوا شارەزایەکی باشیشم لە بەخێرکردن و پەروەردەکردنی هەنگە. ئێستا ئەمڕۆ دەستمان کردو بانگبڕینەوەی هەنگ. ئێمە 1 ساڵ بە بەردەوامی لەگەڵ هەنگە هاتوچوو ئەەکەین بەخێوی ئەەکەین ئەگەڕین لەگەڵیا کۆچی ئەدەین کوێستان و گەرمیانی پێ ئەەکەین بۆ ئەمڕۆیە. ئەگەر شیلە هەبێ ئەمڕۆ هەنگمیمان پێدا بەرمەمان مەداتێ ئەگەر نەژی بێ شیلەش نەبێت لە سروشتان نەبێت ئەوە هەنگمی ناوێت. بۆ هەنگمی کوردستان با پێتان بڵێم تاکە هەنگوینە لە هەموو جیهانە کە پلەی یەکەمی هەیە. هەتا ئێستاش هەنگوینی کوردستان پلەی یەکەمە و زیاتر لە 12 جار پلەی یەکەمی بەجێناوە لە کۆنگرە جیهانیەکان و دووەلیەکانە. هەمین تەبیعیش نیشانەیەکی هەیە، یەک تام و بۆنێکی جیاواز و خۆشی هەیە کاتێکی خۆی خۆڕ ئەگرێ بۆنی خۆشە، ڕەنگی شیلەکەی لەگەڵ هەنگی شەکریا جیایە و هەروەها سیقە و متمانەی کەسەکەش دەور ئەبینێت ئەو کەسێک کە تۆ هەنگینەکەی لێکڕێ متمانە و پێی هەبێ و زۆربەی هەنگینی کوردستانیش لەسەر سیقە ساقە بێتەوە. من ناوم ڕێبوار کەمالە، دانیشتووی قەزای پێنجوێنم. ماوەی 10 ساڵە پرۆژەی هەنگەوانم هەیە و هەنگەوانانی سنووری پێنجوێن و کوردستانیش بەگشتی هەنگەوانانی زۆر باشن و کوالیتی هەنگوینمان کوالیتیکی زۆر باشی هەیە و هەنگوینی کوردستان لە پێشەنگاکان و لە کێبەرکەکانە یەکێکە لەو هەنگوینە پلە نایابانەی کە چەندین جار پلەی یەکەمی بەدەستهێناوە لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی و جیهانی. هەنگەکانمان هێناوە بۆ کوێستان و دەیان بڕینەوە. چەند کەسێکی کەم لەگەڵای ئەوان لە دەرەوە هەنگەکان دەبڕن و دەهێنن ئەم خێمەیە ئەیکەین بە دوو جۆر. پێکهاتەی هەردووکیان هەر یەک هەنگوینە و هەنگوینێکی تەبیعی و سروشتیە جیاوازی زۆر زۆرە لەگەڵ هەنگوینەکانی کە چونکە ئێمە هەنگەکانمان هێناوەتە نزیکی کوێستانەکان. بەم فەڕازەیە دەیکەین بە شیلەی ڕیاڵ، دەیکەینە دەبە و دەینێرینە بازاڕەوە. هەنگوینێکی تەبیعی و زۆریش سروشتیە، مشتری تایبەت بە خۆشمانەیە ساڵانە لە بازاڕەکان ساقی دەکەینەوە کە خەڵکی بەکاری دەهێنن وەک دەوا.